لا هەفتەی 23 خولی نایابی کوردستان یانەی چوارقوڕنا لە یاریگای خۆیدا میوانداری سۆرانی کرد و شکستی هێنا. لە گێمی یەکەمدا هەردوو لە بەهێرش بردن دەستیان پێکرد و هەوڵی تۆمارکردنی گۆڵیان دەدا. دوای چەندین هێرشی یەک لە دوای یەک بەڵام هەوڵەکانی هەردوو لە بێئاکام بوو. گێمی یەکەم بێیەکسانی و بەبێ گۆڵ کۆتایی پێهات. لە سەرەتای گێمی دووەم یاریزانانی سۆران باشتر دەردەکەوتن و توانیان لە خولەکی 62 یاریەکەدا گۆڵێک تۆمار بکەن و پێش بکەون. یاریزانانی چوارقوڕنا چەندین هێرشیان بۆ سەر گۆڵی سۆران ئەنجامدا و هەوڵی یەکسانکردنەوەی ئەنجامەکەیان دەدا، بەڵام هەوڵەکانیان بێسوود بوو. سەرنجام تا کۆتایی یاریەکە وەک خۆی مایەوە و 1-0 لا بەرژەوەندی سۆران کۆتایی پێهات. سەرەتا سوپاس بۆ خوای گەورە، سێم سەرکەوتن لەسەر یەک. ئەو سەرکەوتنەوە بۆ ئێمە زۆر گرنگ بوو، چونکە لە دەرەوە یاریگای خۆمان بوو. لە یاریگای چوارقوڕنا یانی چوارقوڕنا یانێکی زۆر باشە، خاوەن هەندێرێکی زۆر بێشمارەیە و هەر یانێک بێت ئێرە پیاوی خۆی دەوێت کە سێ خاڵ یاریەکە لێرە بە ئێمەش بەو ڕوحیەتە هاتبوون، بەو حماسەتە هاتبوون بتوانین خاڵێک یا سێ خاڵ لەگەڵ خۆمان ببینەوە و بەنای خۆی گەورە دیار شکستێک بەڕاستی قورس و چاوەڕوان نەکرا بوو. ئێمە چاوەڕێوەمان تووشی ئەو شکستە ببین بەڕاستی لەناو یاریگای خۆمان بە تایبەتی. ئەنی بەڕاستی کۆمەڵی فرسی 100% گۆڵمان هەبوو، بەڵام ئیستیغلالی فرسەکان نەکرا. ئەوانش لە فرسێک دەتوانیان گۆڵکەن و سێ خاڵەکە بێنەوە. دیارەوە گرنگترین شتی یاریەکەی بوو. ئەمە بەداخەوە داوای لە برنەوە هەندەران دەکەین کە نەماتوانین سێ خاڵ یاریەکە بەدەست بێن. چەند یاریەکە یانەی چوارقوڕنا ئاستی ناجێگیرە و ئەنجامی یاریەکانی باش نین. لە کۆتا یاریشدا بەرامبەر سۆران لە ناو یاریگا و هاندەرانیدا نەیتوانی سەرکەوتوو بێت و شکستی هێنا. بەم ئەنجامەی ئەمڕۆژ یانەی سۆران کۆی خاڵەکانی کردا 33 خاڵ و چوارقوڕناش کۆی خاڵەکانی 27 خاڵە لە خولی نایابی کوردستان. لا ناحیەی چوارقوڕنەی سەر بە ئیدارەی ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام.